دوێنێ لە پەرلەمانی وڵاتی سوید دەربارەی هێرشەکانی دەوڵەتی تورک لەسەر جەرابلوس دیبەتێک بەڕێوەچوو. دیبێتەکەی دوێنەی پەرلەمانی سوید لەسەر داوای ئەندامی پەرلەمانی سوید لەسەر لیستی پارتی سەوز جەبار ئەمین سازرا. جەبار ئەمین وەزیری دەرەوەی سوێد مارگۆت واڵستریۆمی بانگێشتی پەرلەمانی وڵاتە کرد و چەند پرسیارێکی ئاڕاستە کرد. جەبار ئەمین لە وەزیری دەرەوەی سویدی پرسی کە وەک سیاسەتی دەرەوەی سوید چۆن دەڕوانن لە داگیرکردنی جەرابلوس لە لایەن ئارتەشی تورکەوە و چیان کردووە بۆ بەرگرتن بەو هێرش و داگیرکاریانە. هەروەها داوای کرد کە وڵاتی سوید لە سەراستی سیاستی دەرەوە لەگەڵ وڵاتانی تری هاوپەیمانی نێونەتەوەی لە شەڕی دژ بە داعشدا بکەونەکار بۆ پێشگرتن بە هێرش و داگیرکاریەکانی تورکیا لە سەر سووریا و ڕۆژاوای کوردستان. وەزیری دەرەوەی سوید مارگۆت واڵستریۆم لە وەڵامدا ڕایگەاند تورکیا ئاکتۆری سەرەکیە لە هەرێمەکەدا لە چوارچێوەی هاوپەیمانەتی نێونەتەوەیی بە دژی داعش کە سوێدیش بەشێکە لەو هاوپەیمانەتیە. مەبەستمان دامەزراندنی ئارامی و سەباتی درێژخایەنە لە عێراق و سووریا. وتیشی تورکیا لەگەڵ هێزەکانی دیکە جەرابلوسی لە چنگ داعش دەرێناوە بەڵام ئەوە نابێ بگاتە شەڕ لەگەڵ گروپەکانی دیکەی دژی داعش. بە نیگەرانیەوە لەوە دەڕوانین کە نێوانی تورکیا و گروپە کوردەکان ناخۆشتر بێ. بە پێی بڕیاری ژمارە 2259 کۆڕی نەتەوە یەکگرتووەکان دەبێت ڕێگا چارەسەرێکی سیاسی بۆ قەیرانی سووریا بدۆزرێتەوە. دەربارەی قۆناغی ئاشتیش لە تورکیا وەزیری دەرەوەی سوید ڕایگەاند لە چوارچێوەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە دەبێ ئاگربەستێکی دوولایەنە لەگەڵ پەکەکە واژۆ بکرێ و قۆناغی ئاشتی دەست پێ بکاتەوە چونکە ئەوە کاریگەری باشیشی دەبێت لەسەر ڕەوشی سووریا. پاشان جەبار ئەمین هەڵوێستی وەزیری دەرەوەی سویدی بە نەرم وەسف کرد و ڕایگەاند پێویستە ئێمە لە سیاسەتی دەرەوەماندا زۆر لەوە توندر بجوڵێنەوە لە هەمبەر ئەو هەموو پێشلکاریانەی مافەکانی مرۆڤ کە تورکیا ئەنجامیان دەدا. جەبار ئەمین بە کورتی باسی تەواوی تاوانەکانی تورکیەشی کرد کە دەربارەی باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان ئەنجامیان دەدا. ئاماژەی بە وێرانکردنی شارە کوردەکانی باکووری کوردستان و هێرشەکانی ئاکەپە کرد بۆ سەر ڕاگەیاندنی ئازاد. هەروەها تیشکیشی خستە سەر دەست بە سەراگرتنی شارەداریە کوردەکانی باکووری کوردستان و هێرشەکانی ئاکەپەش بۆ سەر ڕۆژاوای کوردستان و سووریا. وەزیری دەرەوەی سوید لە وەڵامدا ڕایگەاند هەموو جۆرە پێشێلکاریەکی مافی مرۆڤ مەحکوم دەکەین. وەزیری دەرەوەی سوید مارگۆت واڵستریۆم نەیشاردەوە کە تورکیا بە ناوی شەڕی داعشەوە تاوانی ئەنجامداوە بەڵام شەرمنانە ڕایگەاند لە سووریا بارودۆخێکی زۆر ئاڵۆزمانەیە و جاریوا هەیە لە ژێر پەردەی خەبات بە دژی داعش کاری دیکەش کراوە بەڵام نابێت ڕێگە بە تورکیا بدرێ لە بن سێبەری شەڕی داعشدا هێرش بکاتە سەر کوردەکان.